سڵاوتان لەبێ ڕەویگیان سڵاو لەبێ زۆر زۆر سپاس تۆ باشی بژیت کاسەی دان بکەم باشینێکی لەوانەی کە شەنس تێ زین ددانت زۆر جوان خوا بۆی دایمە دەمەم کراوەتەوە خەریکی پێکەنینم سڵاوتان لێبێ هیوا خوازم باش و تەندروست باش بن دەستێکی هەفتەکەتان پڕ لە بزە و خەندە و پێکەنینی جوان بێتی وا خوازم هەموو ئەو هۆکاری پێکەنینانی کە لە دنیاە هەیە بپرژێ بەسەر هەرێکێکتانە جازانن من زۆر باوەڕم بەو شتەیەکە دەیماڵێم بزە بکە بەرامبەر هەر شتێک بێت ئەگەر بەرامبەر بەخۆشت بێت چونکە ژیان ئاوایە کار و کاردانەوەیە کاتێک کە تۆ خەندەی بەرامبەرەکەی ژیانیش ئیتر بۆت پێکەنێ جامە ئێوارەیە پرسێکی زۆر تایبەت و گرنگمانە بێت پرسێکە پەیوەندی زۆری هەیە بە خەندە و هەروەها دەم و دانەوە بەڵام بەر لەوەی ئاماژەی تاو بابەتەکەم دەم یەکێک لە هاوکاری پێکەنینەکانم هەر ڕۆژێک لە ڕۆژیندا هاوکاری تەنیشتمە بە دڵنیاییەوە ئەی سەلامەتی زۆر ڕۆژ باش تۆ دایمە هێشەکەی دەستەر من کەچی من دایمەستایشی تۆکەم و جیاوازیمانە ئێوارەتان باشای زان و خۆشەویستان دڵخۆشی نەم ئێوارەیەش دەگەڵەوەی خۆشەویستە بەردەوامە بین چا لە بەنامەی ڕۆژین هەوڵەدەین هەمیشە بابەتە جیاوازەکان پێشکەشکەین چ بابەتی پەروەردەیی بێت چ بابەتی کۆمەڵایەتی بێت چ بابەتی سیاسیش بێ بەڕاستی ماوەیە کە خۆمان داوەتە سیاسیش جا لە هەمووی گرنگتر هەوڵەدەین کە لە هەفتەکەیان ڕۆژێکی تایبەت تەرخانکەین بۆ بابەتێک کە پەیوەستە بە خۆمانەوە پەیوەستە بە ژیانمانەوە بە هەموو شتێکمانەوە ڕاستی ئەوش بابەتی تەندروستیە ئینسان گەر تەندروستی باش بوو ئیتر هەنگاوی یەکەمە کاتۆ کە تۆ تەندروستیت باشە دواتر هەنگاوانەی بۆ شتەکانی تر بۆیە ئەمڕۆ باسی بابەتێکی تەندروستی گرنگەکەین ئەوش بابەتی ددانە پاراستنی ددانە گرنگی دەموددانە ئیتر زۆر شتی ترۆنیە شیرن بابەتی تەلی ددانە زۆر شتی ورد هەیە لە ددانە هەمیشە پزیشکان گلەیی لێکەن ئەوش چۆنیەتی خواردنە جوێنی خواردنەکانە هەتا شوشتنی ددان ینی پزیشکی دان بەڕاستی تەداخلی زۆر شتەکەن هاوانێ شیرن هەتا لەسەر شوشتنی دانش تەداخلەکەن دەبێ ئەوە ئاوا بیشۆن و ئاوا بیشۆن پێما بێ ڕێنوێنی بۆ شێوازە ڕاستەکە ڕێبی بەڵێ بێگومان گرنگە یان یەکێک بەزمە بەستم زۆر جار هەیە نەخۆش گلەی ئەوە کاڵێ بەڕاستی تەداخلی زۆر شتەکەن بەڵام هەرێک لەو تەداخلانە دڵنیان بن ڕێگە زانستیەکەیە بۆ ئەوەی کە هەرێک لە ئێمە سەلامەت بین خۆشحاڵیەوە جام ئێوارەی لەژێر دروشمی ڕێبین کە ئەوەی کە خەندەکانمان با سەرنجڕاکێشتر بن چونکە سەرنجڕاکێشترین شت کاتێک کە مرۆڤ بەرامبەرەکی سەرنجیات پێکەنینەکەیەتی دواتر دانێتی جا هیچ لەوەی کە ئێمە پێویستە گرنگی بە دانمان دەین هەندێک مرۆڤ بە شێوەیەکی زگماکی سرۆشتی پێویستیان بە بەستنی تەلی دانە یاخود زیاتر وشە باوەڵکی لە ناو خەڵکدا تەقویمی دانە جا هەندێک هەڵەی باو هەیە بەڕاستی هەندێک گومانی باو هەیە لە ناو خەڵکە جاری وا هەیەڵێ وڵایی ئەگەر تەقویمی دانەی دانە لە دوای 40 ساڵیەوە خۆی ئەپوکێتەوە و دانە پێوە نامێنیان کۆمەڵە قسەی تر کەوا لە کەسێک پکاکە کە پێویستێتی نەچێ بۆ ئەوەی تەقیمی دانە ئێمە بە خۆشحاڵیەوە ئەم ئێوارەیە لەگەڵ دکتۆرێکی شۆخ و شەنگ و جوان کۆمەڵە ڕەنمێنی و ئامۆژگاریمان ئەیاتێ سەبارەت بە تەقویمی دان و هەروەها ڕێگە باو و ڕاستەکەش لە ڕووی پزیشکی و زمانی پزیشکیەوە ئەویش دکتۆر سارا عەبدوڵڵا ئەم ئێوارە لەگەڵمانە میوانم عزیزم سلااو لەبێ دکتۆرگیان سلااوتان لەبێ جانەکەم تەمان زۆر سوپاستانەکەمەوە بەرنامە خۆشە دایمە زۆر پێم خۆشە بێم بۆ ئێرا خصوصان ئێوەی جوان بدێنم کاکڕێ بوون و شیرن خان زۆر خێر بێت دکتۆرە تاوان دکتۆرە زۆر جار ڕێنمایی گرنگ پێشکەشەکە بوومان بەڵێ ئەتەوێ هێرش بکەی فەرموو بەڵێ لە زمانی کوردیان ناوێ بڵێ دکتۆرە ڕاستەکەم جای دکتۆر دکتۆر پێم بڵێ باسی تەلیددانمان کرد تەلیددان وتمان مەبەستمان ئەو تەلێ باشترین تەمەن بۆ تەلیددان چ کاتێکە ینی هەر کەسێک بێ ئاسایی ئەوە تەلی بۆ دانە طبعا جاران چکم تقویم زۆر ئەنواعی کۆنەی هەبوو خەڵکی ئانوت ئیلا بێت تەمەنت 20 ساڵ بێ 80 ساڵ بێ اینجا تەقویم دانێ 30 ساڵ بەبانەوە نابێ و دانە چاکۆ نابێ و کێشت بۆ دروستە بێ بەس ئێستا زۆر نوع تازە هاتووە نوع باشتر هاتووە نوعی ساینتیفیک هاتووە کە زۆر زانستیە و بۆ هەموو تەمەنێکە بێ بەس خۆی باشترین تەمەن بۆ تەقویم ئەوەیە لە 14 ساڵ بەبانەوە تا 21 22 ئەوە باشترین تەمەنە بۆچی ئەڵێن باشترین تەمەنە لەبەر ئەو کاتە ئێسقانەکان ناودەم زووتر ئەجوولێتەوە یعنی ئەگەر تو حالەتێک تەبێ لە باتێ 2 ساڵ تەواو بێ ئەلەو تەمەنە بە ساڵ لە تەواو بێ 14 بۆ 22 ئەوە باشترین کات باشە من هێشتا ماومە بۆی تەقییمدا وڵا ڕاستەکەم 5 ساڵە تێپەڕی وڵ دەڕێبین باشە دکتۆر
کێ بزانێت کە پێویستی بە تەقویمی دانا مثلا من نەخۆشێکم زانیاری منیە نازانم پێویستم پێێتی بەڕاستی یاننا هەر بەڕاستی من و ڕێبین پێویستمانە ئێستا ئاوا لە چاوی پزیشکیەوە السلام عليكم أبي العيادة بينو دمتان بكم وجوان سيدكم بس بشكل عام زور حالات خلق نظام بيوستيتي استعمل بو تقويم سي كلاسيفيكيشن من هي سي نوع من هي كأنجلز دايناوا كلاس 1 كلاس 2 كلاس 3 أجابينا سر نوع كاني باشا أما كلاس 1 كاميرا كده اوكي زور باشا دكتورة اوكي اما كلاس 1 ك بيلن اوكلوجن طبيعتها كاطباق طبيعتها بس حتى تو او كاطباق طبيعتها امد قاناني بشتوت رجاكي ابي بو طريقي بانزا صحابي يعني احتمال هي تدان تعيب نبيه داي خي كيشت نبيه بس ام داناني دواوت ابي بطريقه شلون بلي صح دانشت بيت اولش عينا تقويمي ابي بس زور بي وديارنيا اما بيلن كلاس 1 كلاس 2 اوي كمثلا داني فكي سروي زور هات بيشوا او كلاس 2 اوش عينا تقويمي ابي استمن بو شيرين خان زور رسم من ارد خلق حالات بو او التقويم بكار بين وشون الشكل اسقانا كان الشكل شكلان بشكل عام هم يقول دريكا شون تقويم زور دوري هي لوي لباتي عمليات بكي اطوان تقويم بكي استعملت من اما كلاس 2 كلاس 3 او نوعي ايوا فكي خوارو زور هات بيشوا اوش عينا تقويم ابي کەواتە ئەم بابەتەی کە یەکێک بۆن نەبوو شێوەیە شەویلگەی خوارەوەی لە پێشەوەی لە دواوەیە ئەو بەتەلی دان چارەسەرە بێ دکتۆرە بەڵێ طبعا تمن دوري هي بس بشكل عام بتيل الدان حربة بس استخلق تيكا مثلا اوي كلاس 2 ابيكا او هايا اشوف فيلر اكابو تشني فيلر اكابو تشناجي او صراحة او حلني احتمال ظاهريا شكلك تحلقة بس مثلا ابيني خواردني نان خواردني توزا كيش ابي قصة كردني كيش ابي ما سلك كاني بطريقي صحيح نابه بطريقي رأسي نابه باشا دكتور كاتك كسك ديت تقويمي دانه ايوه بس 6 مانگ بس 3 مانگ خيرا داني بجيتو شوني خويو تواو تقويمك لك هاتوا هر حالتك لحالتك كان ماوي تايبتي خوي هي يعني لكسو بو كسك اغورك تقويمك دانه بوي بقابة انجام استئماء ألم موضوع دو اشتمان هي يكم شتوية 8 دورة بينا وثمان مثلا حفظ صال بيا شوارد صال تابشتو يك صال بيش اوش تقويم ابيا بو هيك تمن كتر بيا تقويم ابيا بس ما حول دين اقداني دائمي بيا كان الشيرين بيا او كاتا تقويم داني بو نتيجه الدائمي بيا يكم شتو تمن دوري هي لا حفظ لا شوارد صال تابشتو يك صال بس دو صال او كاتا نتيجه زوتر ابيني فاو كاتا باشتري بيكي يعني وكيوت من لباتي بدو صال طوابيا الشكل بيك صال طوابيا بس است مثلا زور نخوش دی وازانه احتمال هي وابزانه اما الشكل درو دريجه كينو دبر اما نخوش كبيتو طبعا كان بيتو اما كان جازك بيتو صرافتي بس خوي اشتكى اوي كلا دروس كردني اسقاني اما لا دروس كردني فككاني اما عليرا با يعني ديار بي اما عليرا فك كمان هي بس قد فكان خانه مان هي ام خانه كابيلن دنتال سوكيت كدغان كيليا لبين دانكو دنتال سوكيت قالوا بينا بريودنتال ليجمنت معناها كوك بسترشانه معناها والله بريودنتال ليجمنت بسترشانه تشيكا دانك اقربا الفيولر بونكو بخانكو بسوكيتكو اما اللي رتشيكين طبعا حمود داني اجزور بيجولينتو امريا والد خيني بونارو تغذي بونارو دقانك لدستي فاقر اما امانوي مثلا بصاله شيء جدانت هي طوابيا احتمال حمود كانت تدزدي اصلا لبري إما علميا سيشتكناكين يعني زانستيا سيشتكناكين فإما شي مانوي إما لا وتقويم تيكين توزي بريودنتال ليجمنتك أجولينينو توزي دانك أجولينينو طبعا بفورسيكي مدروس بقوتك مدروس بهزي تلك أجولنا بله بهزي تلك ونابي زور شيء زي بقوت بيه لبري وكات دانك تلدسج احتمال نزيفت بيه احتمال هذا كانت يعني قطع أصابعك وتهر ويرانك تو كان خوت لدسدي فبو أوا تنابي تشاوربكي بزوزو نتيجة بديني لبري جسم إنسان خوا أو هذا رستيكلوا برا تشاكو بيه يما تشيكين أو برودنتال ليجمنت أشكينين يعني برا با تيلكا أجولينين أو أشكينين دوا أواش شكلها تشومبلي باشتر دانين أو كاتو خو درستكاتو فاقا لو بروسيسا تقانك قايم راكيشين يعني زور بيجولين نوع أو كات تقانك لدسدي فبو أو وقتي أبدا
یعنی ئەو سەردانیکردنی ماگانەیە ئافوڕێبین بۆ ئەوەیە کە تۆ هێوا شێواشتەلەکە ڕاکێشی دواتر شێوەکەی پێببەخشی. بەڵێ کە ناو دەمت هەم ددانەکە بجوولێتەوە هەم چاکۆ بێتەوە هەم نتیجەکەی دائمی بێ نەک ئەوەی مەسەلەن دوای ماوەیە کە دگان تەمە گەڕایوەک پێشەوەی تەقویم. زۆر باشە دکتۆرێک دانەوە بەرە ئێستا ئەم باسی ئەومان کرد باسی ئەومان کرد کە باشترین کات بۆ دانانی تەلی ددان لە تەمەنی 14 ساڵی بۆ 22 ساڵیە. پێم بڵێ ئێستا تەلێکی ددان بۆ نەخۆشێکدا بنەی زۆر جای نەخۆشەکان گلەی ئەواکەن کە ئازاری هەیە و ئیتر نازانین چی بکەین و چی نەکەین. باشترین ینی باشترین ڕێگە بۆ ئەوەی ئازاری نەبێت ددانەکەی یاخود چی بکرێ بۆی ئازاری نەبێت لە کاتی دانانی تەلەکەیە چییە؟ بەڕاستی ئازاری هەیە تەلیددان؟ طبعا ئێمە چ نەخۆشە دێ پێڵێن ئازاری هەیە ئازارشی هەیە ئازاری هەیە و زۆرش طبیعیە یانەگە تو ئازاری تو چێکەی تو دانەکە جوولێنێتەوە ئازارت نەبیان تو هیچ نەکردووە فمەفروضە تۆزە فەکەکە تۆ دانەکە جانکە بەس لەگەڵ وەقت نەک ئازار زۆر بەقەوت بێ بێتگە لەوی ئازارتە بێ ئێمە ئەلو بێنە زۆر کێشەی ناودەمان بۆ دروستە بێ مەسەن ناودەمی برینە بێ لە خوێندێ ئەڵسەر پێیا بێ ئیتر ئەوانە هەمووی طبیعیە بەس طبعا دانانی تەقویمەکە دەوری هەیە و نوعی تەقویمەکەش دەوری هەیە. باشە چ جۆرێک پێشە پێ دوایە چۆن ینی ئەوە شتێکە لە تاقیگە ئەنجامت دێ و یاخود ئەتوانی ئێستا لێرە ڕوونیکەیتەوە؟ طبعا بشكل عام أطوانين بلين أما تقويم الشفافة تقويم الشفاف alienator سبيلين أما هر شفافة لبان دانك بيوي ديارنيا أو هر دان ديو إشي خويا قال لبري تلي دان داني بس ترى هر كوتشون بلي هر داني وهر نخوشي وقالب خوي هي لبري مقالب ورقرين إنيرين بو مختبر إنجادته أما شكلي هم باشا وهم أو دا آزار نادا با دانت با دكتورة بين بلا أو شفافة أو كدانن استا بديلي تلي دان أو يعني للتلي دان باشترا والله سيكا كي بداية درتشو آنود باشترو ولما باشترني وزور باشا بس بيت سر زانست و scientifically سيدكي ناتواني بلي باشترا هركو انديكيشن خوي هي هاني حالات هي مثلا أقل فراغات تهبو لبين دقانا كانت أم فينيرا باشترا أم ألينيتر باشترا بس مثلا أقل دقانا كتزور حالتي زحمت بو زور كراودين قتهبو أو شتانا أبيا هر أسنك بكار بينتو تۆ پێشنیارەکەی بۆ نەخۆشەکە کە بۆ ئەو ئەمەیان باشترە خۆ لەسەر خواستی خۆیەتی کە ئەگەر بێوێ شەفافەکەدا نایەخۆت کانزاییەکە استسيكا تقويمي ددان أو آسن كان زاي كان زاي بهم حالتك به بس تقويم بهم أم شفافة بهم حالتنا به يعني أما أطوان بهم حالتك بكين بس هني حالات هي شفافة كنا أطوان بكاربين بوي فإما بنا خوشكالي هني حالات هي بشكل عام أطوانين بلين تقويم الشفاف نتيجة كي زوتر بوت بياكي لأن أنجامك زوتر باش دقان كان زوتر ريكبيتوا بس هر ميطلق باشترا جواب زمان خوي أطواني مامولي بيو بكا شفافة كدرييني وبيخاتو شواني خوي أطواني بس كي شكل بيه سنة خوشك بزريكا يعني تو تدرستي أكيد لمختبر بزدي يعني زور بزحمتي سيتك بدرستي كان كوستم بونا خوشكا من استنى خوش دلاي خوم دانم علم دو مانج جارة مانج جارة ورا خوم بيا قرم لبري لا خوي من علم بزريب دكتورة كسك تلي داني دانا أم تلي دانا بون لكاتة كان هستك شلبوتو خواردنێکە چێتە ناوێەوە لێ بێتەوە باشترین کات لە ماڵەوە چی بکە خۆی بەکاری بێنە یاخودی بگەڕێتەوە لای پزیشکێکی ددان. ئێستا ئەمە تۆزە مەترسی هەیە لە مۆزوعەکە احتیمال هەیە تەقویم دانیدا بێ لێرە براکێتێک بکەوە ئینجا ئەوە بکەوێ احتیمالی قوتی دا فإما لو أترسين صراحة أجا قوتي دا قوتي ندا وشتانا طبعا خوي إما نخوشك دي أدين حتى أجر كوتش لا يخود بيها لو دعاء ورا وبلايمن من نخوشك أنا هم كات استقبال يعني كم يعني بس هوني لجلسك خويان بيا شكاتي دين بوان تساك كمو بس خوي باشترا وأبيتش بروتو بلاي الدكتورة كي خود أو بتشاكو كأنك خود دايني يعني تبيلي دي يعني هيشيش نابي هيشيش براسي قدانك شيء ها تو بارتا استك شتو تناقرتو ربينا براسي به دري هن لما عيده وشتيا يعني
بۆ حاڵەتێکی وا پێویستەوە نیە دکتۆرە بەس بڕۆ ناکەم احتیمال هەیە کێشە نەبێ شتێکی وان نییە بەس نەخۆش زۆر دەترسێ زۆر شتێ وای بەسەوە بە چ قەناعەتی پێبێنی احتیمالی عیب بەڕاستی ئەو پارچە ئاسنە بچووکە ئەوەندە کاریگەری نابێت یعنی شتێک نییە نە بۆڕێک داخە نە کاریگەری لەسەر شتی شوێنێکیوانە بۆی ئاسنا بۆی ئاسایە توانی ئەو شتانە قودە ڕەنگە ڕێژی ئاسریش زیاکەوە باشە دکتۆر ئێمە هەمومان نەزانین لە ڕۆتینی ژیانی هەرێکێکماندا شۆردنی دان هەیە ئەو کەسانی کە تەلی دانن ئایا ئەتوانن دانیان بشۆن و ئەگەر بەڵەیە چۆن بیشۆن بەچی بیشۆن طبعا بشكل عام ددان اما علينا ابي روجي دوجا بشوي بس اتو وتي شوي يما اليرا بيسلين سايكل معناها بيسلين سايكل شيا كا دواد كانكت بشوي طبقه بكتيري درست بيد دانكت دوا او طبقه بكتيريا عند بلاك سايكل درست بيه يا كم سايكل بيسلين سايكل كيشمانيا او شتيك طبيعي وكيشنابيا بس دوا بستوار ساعات بيتا بلاك سايكل شيا كا وكا ددانكا جير بيا كاوا كات كان كرشو بيا واكا ام جيرشتاني با ناروا الا انا ريبو عياده اذا اما كي تقويم داني زور لو اترسين كبلك بيا بيا لبري داني اعتيادي خوي باكاكاتو تا حدك خوي باكاكاتو بس اگر تقويم الدانا بيالو بينا كانت يعني ناودمت ابي زاتر خوي هلاك ابو خوي باكو كاتو ابي باشتر بشوي لبري لبين تيلكان ابي باكي كيتو احتمال هي تصبغات زور زاتر درست بيتو فقالوا بيناتو اجهش تقويم كردبي قالين دو همو اش خواردني دان بشو يعني دو همو خواردني بدان بشو طبعا ادوات خوي هي بفلتي دان اطواني بيكي اعتياديه وطريقه كشتشونا اوها لسروا انت لبين دو تيلكا انت لخوارو اوكي بيت قالوش عينا اسنيكش لان هي يعني وك فلسيكش ما هي لبين دانا كان بكار هنا تباكي كيتو يعني اما شوازي بازني بيوز ناكا بكار بينه بازني بكار يعني بس ابين حاول دي استعم فرشي واي بكارين ميديم هيس كيشينيا بس نك نخوشك زور بقايمي زختي لك دواي براكه تشتكانا كبه كي شكل شيء ما نفكي كي شكل ما ايش كمان ابيت دويش كم داديتو بوي دانيتو تيلك داني دام سنتيلك دانيتو يعني واكا ايش كمان توزبو درودريجا كاتو نخوشش بزوترين كات نتيجه والله دكتور او كساني كلا تمنيان ل 22 سال زياتر تا 35 سال و 36 سالش اتوان تقويمي وتلي دان دابلن سطا طوانن ونتيجه زور باشش ابينن خصوصا استعلم نوع طازاني جنريشن طازه هاتوك بو تيردان اما كي الين باشتري ل 8 سال بو بشتيك سال تقويم دانين قصد معنوي او كاتيشتا اسقانكت باش دروس نبوه فنتيجه زور اسانه زور اتوان مثلا فكك جورو كاين اتوان كشي كاينو اتوان فراغات جورو كاين اتوانين دقاني اجير بيا روتيشني بيب كاين او شتانه ما زور بو اسان تربيا بس اتر كشكل بقيت 8 تا حفده بسدو انا بيا هشتا تينيجره هشتا جنزه او جنزه هرمونات زور هنا عندها شي بيا او كاتي دلثكي زور التهابك دعلو بين ابيتو باش كانت بشوي استعمل خوشك ديا بو تقويم دان من لم دو دعوة كارم لتها كم شت ابي باش دان بشوي ابي سطاسك بشوي ابي غرغره بكاربيني ابي ام فلتي دان بكاربيني رجل فرشيك شيء عن ابي او بكاربيني دوام شت ابي اقات لخواردن بين استعمل زور دا هر بشكل عام نخوشي نخوشي عراقي نخوشي كركوك ناظم بشكل عام ايوه تقويم دانا وهيج يعني لقوري ايوه بكيف خوي لفه بخوا ايوه بكيف خوي شي نابي تشي بخوا هر براستي تشتي رقبه نابي بخوي ايوه بس سبابتي شرزات شرزات سطا نابي سيو نابي تشتي الرق نابي بخوي لفه نان او انا نابي بخوي شتي جرم وساردش جرم وسارد كيشيني بس تشتي رق نابي يعني شتك داري جيويني زور بوينات وانا بخوا والله داينا فرشيمام يعني شتێک کردداری جیوینی زۆر بەستمەوەی زۆر لە ناو تۆزە جیوین شێ بێ کێشە کێشەکە لەوێ کەیت و مەسەلەن شتێک ئەخۆی کە زۆر ڕقا ئەو کاتە دگانەکەت براکەوت شتەکان دەکەوێ ئێستا تا حدێک مەسەن بدایە نەخۆش دێ بدا زۆر ئاگای لە دانێ بێ دوای ئەو بەرەبەر خۆی ڕادیە فێرە بێت چۆن بیخوا ئەوەندا دگانکان شازێت دکتۆر ئەو کەسانەی کە تەلی دانن لە 3 مانگ یەکەمان لاواز نابن خۆیان
نا هیچ لێواز نابن يعني ناوتم جۆری خواردنیانە گۆڕێ ستایلی تۆزە ژیانیانە گۆڕێ شرط نییە احتمال لە تۆزە ستایل ئەوانیان بگۆڕێ بەس ئەگە شتێک ڕوو بدا ئێستا مەسەن ناو دەمیان التیهابەکە ئەو کێشانەی ئەبێ بەس لەگەن ناحەی خواردنەوە بەرەبەرە خۆی ڕادێن لەبەری ئێمە بداکەی تەقویمەکە دانین يعني ستێپەکانی بدا زۆر شتێکی بەسیتەکەین يعني فۆرسی هیچ فۆرس بەقەوت نادنێت دانەکە بەس ئەمانەوێ براکێتەکە دانشێ ئەمانەوە تێلەکە دانشێ و لە خۆشەکە ڕابێلی اینجا دوای ئەوە دەست پێکەین بە عیلاج باشە ئێستا قەرارەتدا تۆ تەلیدداندانی من زۆر حەزم لێە ئەوەی کە تۆزێک ئەمە بۆ حەز نییە ئەمە بۆ شتێکی باشە بەڕاستی دکتۆر ناوێ بۆ حەزداینی وڵی نا بۆ حەز نابێ بڕۆناکەم کەس بۆ حەزە شتە دابناشی واڵی تۆ دکتۆرە باشە شتێکی تر هینە زۆر کەسێ لە بۆ ئەو تەلیددانە تۆزێک ترسیانێ بەڕاستی پێیان وایە کە تەلیدداندا بنن دانیان تووشی کلۆربوونە بێ ئەو کاریگەریە بێ لەسەر ددانیان ئەو شتانە ڕاستە تاسیرەکاتە سەر ئەو کلۆربوون و شتانە وڵی تەسیرەکە لەسەر کلۆربوون بۆ ئەوێ ئێمە نەخۆشی ئەتیادیان لە حالەتێکی ئەتیادی ڕۆژن دووجا ددانتەشوی بەس بۆ تەقویم دوای هەموو خواردنێک لەبەری ئێمەمانێ بە هەموو طریقەیەک خواردن پیسی زەردی و ئانا لە بین دگانەکە ڕانەوەستێ لەبەرەوەی ئەبێ ئاگات لێ بێت دوای بەرەبەرە خۆت ڕادێ بەس بدایە تۆزە خەرخەڕاکەوێت و تۆزە دگانتەشێت و ئاگات لێ بێت ئەگەر وا بێت دکتۆرە مادەم باشترە ینی نایڵە کلۆر بێت چکە تۆ من ئێستا کەسێکی ئاسای ڕۆژی جارێک دووجا بەڕاستی دانێشە ئەگەر وا بێت تۆ ڕۆژی 4-5 جا دەبێت دان بشوێ نییە ئەو کاتی لەوانەیە باشتر بێت نێڵێ دان کلۆر بێ ئەسڵ احتمال هەیە بەشکل عام بەس مثلا ڕۆژی دووجاش دان بشەی ئەوش زۆر باشە باش جۆری تەقویمەکە بۆ نمونە ئەگەر تەقویمی کانزایی دانەجاری وا هەیە خەڵکەڵێ وڵی حاڵەتی وا هەبووە نزیکێکمان دوورێکمان ژەنگی کردووە هەر بەڕاستی ئەو کەرەستەی کە بەکاردێت کانزایەکە بۆ دادانی تەقویمەکە ئەوەش دەورە بینێت چۆن عنی ژەنگی بردووە ئەو تەقویمەی کە دایناوە تەقویمەکە کانزایی بووە ماوەندەکەی کە بەکاراتەوە باش نەبووە کوالەتی نەبووە ئەڵێ هەستم کردو دانی ژەنگی کردووە وڵی خۆی یان مادەکانی زۆر خراپ بووە و باوەڕ ناکەم ئێستا لە بازار شتوابی ئەسڵەن دووەمیش بۆ ئەبێ بڕۆ تۆ لای دکتۆرەکەت بۆی بزانە من چەند جادیان تێلەکەیان بۆ گۆڕم براکێتیان بۆ گۆڕم یعنی سێتەکە بە کاملی بۆیانە گۆڕم ئەگاستکەم کێشەیەک هەیە لەبەرەوەی تو تێل دان زۆر مهمە ئەمانە براکێتەکان بە سەحی دانێ یان براکێتە غەڵەت بێ هەموو ئیبتسامەکەت غەڵەتە بێ براکێت مەبەست ئەو نقطە ئاسنانەیە کە لەسەرەتی زۆر باشە دکتۆرە زۆر جار هەیە ئەوانەی کە هیندانن ئەو تەلیدداندانن زۆر پەلەیانە هەستەکەم تەلیددانش پەیوەندی بە کاتەوە هەیە ینی وەنیە دکتۆر دەبێت 6 مانگ هەندێکجار ساڵێک ئەگەر باسی ئەو قۆناغانم بۆ بکەی یەکەم جار کە تەلیددانەکە دانەی چەندێکی پێچێ دواتر قۆناغی دووەم دواتر قالبەکە دانن ئەمانە بە شتێکڕای گشتی چەندێک کاتێوێ بۆ ئەوەی کەسێک دکە دانی خوارە و ددانی بە تەواوی چاک بێتەوە وەکو خۆی لێ بێتەوە طبعا حالەتەکە خۆی حکومەکە دانێکمان هەبێ مەسەلەن دووسێت دانی نییە دگانەکان زۆر جێڕا بان و نزمەوە ئەوە وەقتی زۆر ئەوێ لەگەڵوتمان تەمەنش دەورە بینێ بەس مەسەن ئەگەر دانێک تۆزە جێر بێ ئێستا من نامێ کەس عادسکەم بەس مەسەلەن شیرین دانی تۆزە تەقویمیاوێ ئەوە بە زوو تەواوێ یعنی بۆ نمونە چەندە 6 ساڵێ نا 6 ساڵ بلێ 6 مانگە احتمال هەیە زۆر کەمتریش ئەوتی داینە لە بەرنامەی داهاتوە من بە تەقیمەوە ئەبینن تۆزێ بە هینەکە بە لۆفەکە لۆفەکان ماسیف هەر بەڕاستی من زۆر بەلامەوە ئاسایە چونکە داڵم زۆر خۆشەوەی ئامادەم هەموو شتێکی بۆ بکەم پێ دوایە ئێستا من ڕەنگە خۆم پێم وابێ دانم ڕاستە دکتۆر باشە و لە پاڵ ئەوژە پرسیارێکی کاکەم ئایا ئەگەر من تەقویمم دانە لێکردنەوەی تەقویم کۆتا پرۆسەیە کە من خزمەتی دانمی پێ بکەم و ڕێکردنەوەی دانی پێ بکەم ئێستا ئێمەکەی تەقویم دانی وەک دکتۆر سێ ستێجمان هەیە ئەمانەوە ددانەکە نەخۆشەکە و سێ ستێجە تەواوکە یەکەم شت ئەوەیە کە پێلێن ئەڵایمنت کە تۆزە دەمت دگانەکان ڕاستۆ بێ دووەم شت شکل يعني چۆن لە شوێن دانەکە گۆڕن سێم شت ئەوەیە منتێنە کە دگانەکە خۆی بمێنێتەوە دوای ئەوەی تۆ بینیتت دانەکان ڕاستە و هەمووی زۆر جوان ڕاوەستا و کێشت نییە و ئۆکلوژنت سەحا ئۆکلوژنان ئێطباق ئێمە ئێطباق زۆر لامەن مهمە کە مثلا دوو دانەکە ئەو هالەبانیەک دوو فەکەکە جوان لەبانیەک دانیشت بێ ئێمە بەستش هەردوو دانی سەرە و خوارە لە سەریەت هاوتەری دان سەر و خوار و لەسەرێک و بەتەرەخەی ڕاستی
لبري إما أليرا أما أنا مثلا أم كسبة ثيرد مولر كسبة كده نوراست بيا أما أنا أنت كناينك أنتيرير توزا لبيشو بيا أما هنا معاير ماني حسب أنا أروين أقدر دعاء أوي أو كيشانة من هموي حلكر أو سيستيج من حلكر تقييمك لادين بل دعاء أول شيء هي وقت لي هنا شفاف دان بود دانكا بوي دانكا أنا قريته چی شفاف دعني شتێکی قالب. ڕاگیر قالب الشفاف بودان بس وك أم قالبنية يعني استأما بيرن لازم كاميرا نزجي كاتو عليه راح فورس بوينت مان هي أو فورس بوينت أو دانكا جوليانيتو بس أو قالبي وادواي تقويم دانين هيش فورس بوينت نيا بس أود دانكت وكان جولياتو أو زور بيرن باش. ريلابس ود دانكت ريلابس نبيتو دکتۆر بابەتێکی تر هەیە بابەتی دانی عاقلیە زۆر جار هەیە باسێکن ئەڵێن ئەوانەی کە ددانی عاقلیان نەهاتووە تەلی دانانن باشترە ددانی ژیری ددانی عاقلی پێڵێن ئیتر ئەوانە ددانەکە هەڵکێشی ئەو کات تەلەکە دابنەی ئەم بابەتە ڕاستیە والله پەیوەندی هەیە حالتك بە ددانی شیریەوە دان الشريان دان عقل ددانی عاقلی. شیرینە ددانی ژیری ینی دانی عاقلی وازە ژیریەکە بێن أوكي ددانی عاقلی دانانی تەلی ددان پەیوەندی بە هەڵکێشانی دانی عاقلیەوە هەیە لهنا حالة بيوندي هي بس لهم حالة كنا باش. إذا مثلا هي فك خواروي خوي جوريا فقصنا العقل شيء ما لا من اعتياديا بس مثلا هي فك خواروي هات تدواوا عشان عقله كان درك إنزا إيش بوكين بس ما قانوني عامني صراحة هم حالتي وشارة سر خويها شەوێڵگا قەرارەدا باشە دکتۆر ئەگەر لە یەکێک لە ڕیزەکانی دانیا سەرەوە بێ خوارەوە بێ دانی هەڵکێشرا بێ ئەتوانێت تەقویم بۆ ڕێکردنەوەن ئەبێ ئەو دانە پڕ کاتەوە اینجا تەقویم دانە ناتوانێ تقویم بۆ دانین زۆر جا بالعکس تەقویمەکەین دوای وەزەراکی بۆکەین ئەگە شوێنە فەراغێکیە بێ لەبەرەوەی ددان ئێمە چۆن بڵێ فێر بووی نازانین چۆن ئەجوولێتەوە چۆن تەحکومیت پێ بکەی بەس ئیمپلانت زەرع و ئیتر ئەگەر شتێ سیرامێک بێ جوولکۆن بێ ئەوە جوولانەوەی زۆر زەحمەتە فهەر باشترە دانەکە بجوولێنتە بۆ تڕقەی واتەوێ دوای ئەوە ئیتر تەقویم دوایەوە ئیتر ئیمپلانتەکەی زەرعەکەی جسرەکەی چێکێ بکە بابەتی ددانی عاقلی دکتۆرە سنە العقل بۆ نە کەسێک کە تەمەنی 30 ساڵی تێپەڕاند بێ مەرجە ئیلا دانەکەی بێ و دەرچێ یاخود زۆر جار هەیە ئاساییە ینی یعنی بەستم ددانی عاقلی زۆر جار هەیە بێتە کێشە بێتە ئازارێ بێ آخر ئەو هایەوەکەی خۆت ئەگەر ئازارێ هەبوو بۆ کێشە دەرێکەی حەلیەکەی داربەدار هەیە قەتە ئاسابشی بکەین حەشوی بۆکەین بەس ئەگەر کێشەی نەبوو ئایبی نەبوو دەری ناکەی هەر لە شان خۆی مێنێتەوە زۆر باشە کەی بێم چاوپێکۆتنە هەبێ بۆ دانانی تەقویمەکە باسی شتێک دیکەمان بۆ بکاشیرن ئەوەی لێ سەرەتای بەرنامە باسمان کردوتمان کە شێوازی دانشتنەوە باڕ بەڵام بەبێ ئەوەی کە کەسێک تەقویمی هەبێ بەڵێ باش هەر بەڕاستی دکتۆر لە بەرەوەی من و ڕێبین زۆر چاوپێکۆترمان کردۆ لەگەڵ دکتۆرەکاندا پێم وابێ بە شێوەیەکی زانستی هەمووی لەسەر یەک باوەڕ کۆکە کە شێوازی دانشتن چۆن بێ ئەگەر تۆش لێرە بۆمان دووبارەکەیتەوە ئێمە وەکو کەسێکی ئاسایی تەقویمان پێوە نییە چۆن دانمان بشوین و جۆری فڵچەکانیشمان چۆن بێت بۆ ئەوی دانمان تەندروست بێ ئێستا لەو جۆری فرچەکە زۆر دەورە بینێ ئێستا مەستان ئەگە مناڵ بێ بۆ ینی مناڵ هینمان هەیە وەک چەفێکە ئەیکەیتە دەستت بێت دایکەکە ناودەم مناڵەکە بشوە ئەوە لای دایکەکە ئەمێنێتە تر خۆی و زەمیری هەبێ بۆ مناڵەکەی پاکۆکە بەس لەوە گەورەتر ئەگەر تەمەنی تۆزێکچکە بێ ئیستا ئێمە میدیەممان هەیە سۆفت ینی نەوعی هین فڵچە سۆفتمان هەیە میدیەممان هەیە لەگە هاردمان هەیە بە شکل ئام ئەگەر تو نەخۆشی دائمیت نەبێ مثلا شەکەر و زەخت و ئانەت نەبێ میدیەم بەکارهێنی هیچ کێشت نییە بەس مەسەن ئەگەر تو لتەکەت التیهابی هەبوو ئەو کاتە سۆفت بەکارهێنی تا لتەکەت چاکە بێتەوە تا پوکەکەت چاکە بێتەوە ئینجایکەیتە میدیەم یعنی بە شێوەیەکی گشتی دەبێت کەسێک دوو سێ جۆر فڵچەی هەبێ لە ماڵەوە تو میدیەم بکڕە ئەگە التیهابت هەبوو بکە سۆفت باشە چەند جارێک ماوەی چەند جارێک فڵچەکانمان تازە بکەین و بیگۆڕین تەندروستە وڵای پرسیارە زۆر خۆشت کرد هەستەکەم شتێکە کەس فکر لێ ناکاتەوە ینی فرچێک ئەکرێتتر تەواو
تربزانەکەی ماین قلەکە ئەیگۆڕێگە ئۆکێکی لا جوان بووە لە مەڕەنگەکە ئەگەر ونیکە یان بزر بوو بەس خۆی مەفرۆزە 3 مانگ جارێ ئەگە 3 مانگ جار نەتوانی يعني دوورترین کات 6 مانگ جارێ ئەبێ بیگۆڕی وڵی ئەتوام لێرەوە بێ هیچ داتایەک بڵێم 192 با بڵێن 192 خەڵک 3 مانگ جارێ فڵچیان ناگۆڕن خە بۆ منە لەم سەیەکە نابی کە 6 مانگ جارە بیگۆڕە لە بەرۆی تو ئەلێرە تو ئینسانێکی حەی کائینێکی حەی ئەلۆ بێنە ناودەمت ئەگۆڕەیە ئۆڕەڵهاجنەکەت ئەگۆڕەیە بەکتریای ناودەمت هەمووی ئەگۆڕێ ئیتر بۆ ئەوە زۆر مهمە بیگۆڕی ئەی جۆری ماجونەکان دکتۆرە هەویری ددان ئێستا ها زۆرە لە بازار یعنی بەڕاستی نازانی ئەمە شتێکە پەیوەندی بە پزیشکەوە هەیە بۆمان دیاری بکە یا خۆمان بڕۆین دانەی بێنی وڵای سێکە هەویری ددان زۆرنەوە هەیە من لە ئیستەوە و لەم چۆم لێ من بەرەوە پێتان لێم کە زۆر نەوەی بەس تەسویقیە ئەوەندە ئیسفادەی نییە ئێستا مەسەلەن معین ماوەیە زۆر باو بوو کە هەوری ددانی مۆر بوو ئێوە دگان سپێکاتەوە شتوە ئەسڵ ئەساسنیە بە ئێستاشەوە ڕکلامەکان زۆر هەیە ئەڵێمە غەڵوزی ددانەوە ئەمە بەحث غەڵوزەکە ناکەم بەحث مۆرەکە ئەکەم معجونی مۆرە دگان تاڵسە زەر ڕاستەکە شتش ناودەمتەوی مۆرە ڕکلامەکەیە زۆریش سپیە کردەوە دکتۆر ئەخە ئێمە ئەلێرا سی ئەلمەکەین سی زانستەکەین سی داتاکەین سی ئەو ناکەن وڵا ڕەنگی جوانە بە ئەمە بەکاربێنم نا شتەکەوان نییە ئێستا ئەوە بۆ هەویری ددانی مۆر ئەلۆ بێنە هین چارکۆڵ هەیە ئیوە توش بەحثت کرد کاربۆنی پێلێن کاربۆنە ئەو کاربۆنە ئەوە ئەسڵەن دیراسات هاتووە لەسەری ئەلێ ئەگا بۆ ماوەیە زۆر بەکاری بێنێ دگان زەر دەکات سپی ناکاتەوە دکتۆر بابەتی هەویری ددان پێم وایە پێویستە لەسەر هەویرێک زۆر بەردەوام نەبی لەسەر یەک جۆر کێشە نییە پەیوەندی بەوە نیە کێشە نییە ئەی بابەتی مادەی فلۆراید چیاڵەن با فلۆرایدی زۆر تیا بێ هەندێکەیە سەری بۆن نەسەری مادەکانەکە فلۆرایدەکەی زۆر بێ زۆر بەکاری بێنێ ئێستا زان چۆن ئەم هەموو شەریکانەوە معجون ددگانەکە وا هەویری ددانەکە نسبەیە محددیان هەیە ئەبێ ئەو نسبەیە فلۆراید بەکاربێنێ ئەو نسبەیە صحیە و سەحە لەوە زیاتر لەوە کەمتر خراپە زۆر باشە دکتۆر پرسیارێکی تر هەیە ئارەزومەندانە ئەتوانی وەڵام بیتەوەیان بڵێ پەیوەندی بەمنەوە نییە بەرەوەی پرسیارەکەکەم هاوڕێیانی سەرەوە دەڵێن هەندێک هەن پاڵنەرە ئاینەکە وایان لێکە سیواک هەیە بەکاری بێنن فڵچە هەویریدان بەکارنیانن لە ڕووی زانستی و پزیشکیەوە ئایا بەکارنانی سیواکیش دانەکەت بۆ خاوێن نەکاتەوە یان هەر پێویستە بە شۆردن هەیە سیواک دگان پاکە کاتەوە بەڵێ بەس هەر ئەبێ ماجونەکەش بەکاربێنی نابێ مەسەلەن تو سیواکت کڕی ماجون و فڵچەکەت فرێدا تەواوتر ناوها نابێ من لە لای زانستووە قساکەم ینی ئەگەر سیواکەشتان بەکارهێنا هەویری دان و فڵچەی دانەکە پشتگوێ مەخان چونکە ئەوەش زۆر گرنگە بەڕاستی لەو بڕوایم لەو سەردەمەی کە سیواک هاتووە لەو سەردەمەیە فڵچە و ماجونە وایە کە سیواکی بەکار ناینا بەڕاستی بەڕاستی ڕێبین بەکاردانی سیواکیش خراپ نییە خراپ نیە بۆنێکی خۆش بەدەم بەسمە بابەتە بوو ڕەنگە دکتۆرە بابەتێکی تر ماوە شیرن یەک پرسەر مادەم هەر خستمانە سەر پرۆسەی شۆردنەوە دکتۆر بەکاردانی پەتیدان چەند تەندروستە پەتیدان مەوزوعەکە بەدەدی زۆر هیلاکمی کردووە بەرەی نەخۆش دێ دانیا يعني عليها من روجي توزاد دان مشروم أي بمنيا بس دوا كي يعني كيف فحصي أكم لتكي همو التهابي كردوا دقاني دو بروجيرا يعني زار بدار هنا شتى لنا وبوك دقانا كيا نخوجك أخوي أجي لينيا أما لكات علاج ولكات فحص دريكين كي شك بوش دروس تبي لبري أما داني أشوا تداوي فلصد وكار هنا فلصد تقريبا هشتابون نوطلصت دانا قابت دانا كان قابت دانا بوكا كان بس قالوا بينا فراغات أمينة ولا بين دانا قال بين بوكا كان دانا كوبوكا وأنا هم يبي با بتد دقام مكار مني هذا بتد دقام مكار يعني هيك فاقونا دكتورة بوت قصة شيء لسرواني لما الله على نايلون بكاردين دار بكاردين يتر هرشتي كان لو ناودس كيو بكاردين لباتي بتد دان زور جار شيء ها بينيو مبونه لما الله بكاريه ناويكسر دمي خن بهاتو تروشتو شوشتوتي اوي كمثلا كيتو دقان تشويان بتي دقان بكاره يعني خين درجة شيء او طبيعيه لبرتو معوي زور الدانت نششتوا بكتيريا زور اكوميليتي كردوا يعني شوم لينا ودمت بيسا
بۆی پاکۆ بێ ئەو بەکتریا دەرەچێ بەرەبەرە بیشۆی اینجا دوو هەفتەی دەرێت دان بشۆی و تێل پەتت بەکارهێنا ئەگەر هێشتا لە خێن ئەهات ئەو کاتە بڕۆ بلای دکتۆر ئەو احتمالی شێوازی پاکردنەوەت غەڵەت بێ بەس ئەوەی کە مەسەن تووتت لایلۆن بەکارهێنن یان شتێکە بەکارهێنن بە ڕۆژەکە ئەخۆن یەکسەر بەکاری دێنن ئەو حرەکەت نەکردە شیرین من هەرگیز چێکە گوڵەوە ڕۆژە ناخۆ دکتۆرە جان سپاس بۆ تۆ بەڕاستی وەڵامی کۆمەڵە وەڵامی باشە داینەوە شتێکت ماوە ڕێنوێنی ئامۆژگاریە لە وای بەس ئاخر پرسیار بوو باشە جوابم نەداوە ئەوەی کە مەسەلەن وتت تۆم بەکارهێنن لایلۆن بەکارهێنن ئەو کێشەکە لەوێ شتەکە پیسە تو ئەکەیتە ناو دەمت هاتوو ئەسڵەن بێندگان تێل پەت بەکارهێنا ئەساس پاکێکیتەوە بەس ئەگە شتێک بەکاربێنێت تاقیم نەکرابێ ئەوە کێشەکە بێتە دوو کێشە ڕاست ئۆکەی شتێکی تر ماوە بی پێمان بڵێ ڕۆژمایە ئامۆژگارێکی تر واللهی بەس مەوزوعێکە بویستم ئاگادار نەخۆشەکان بکەمەوە ئەوەیە کە زۆر کەس هەرچی کەسێ مەسەن بۆیە 7 ساڵ مناڵەکەت بۆیە 7 ساڵ ئەبێ بێ بلای دکتۆر دان بۆی سێریکە بزان تەقویمت پێویستیانە ئەلو کاتۆ با سێریکەن مشکلەکە ئەو کاتە هەم زوو حەل منالم لە 7 ساڵیەوە تەقویمت بۆکەن بەس ئەلم پێتە لەن چۆن ئاگات تێبێ و چۆن مەسەلەن کەی بوویتە 7 ساڵ کەی بوویتە 8 ساڵ بووتە 14 ساڵ ئەو کاتە تەقویمت بۆ دانا بە زووترین کات کێشەکەت بۆ حەلەکەن ئەی چاودێری مناڵەکەیان بکەن هەر لە مناڵیەوە بەڵێ ئەوە زۆر باشە زۆر زۆر سپاس دوای بەرنامە من ماوەی وەرەگرام لە بەرنامەی داهاتوە ئیشەڵڵا بە تەقویمەوە ئەم بینن سپاس بۆ دکتۆر سارا عەبدوڵڵا کە پسپۆڕە لە جوانکاری ددان و هەروادانانی تەقویمە بە خۆشحاڵیەوە ئەمێوارە لەگەڵمان بوو کۆمەڵێ وەڵامی زۆر باش و درشتی داینەوە سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا ڕۆژینێکی تر هەر شاد و بەختەوەر بن صوت سوا